سر روشا دوربون و پنابری جی لبله هنرمند دکارن و ایش و زحمتی بکن برهمک خوشک و پیشکیشی خلکی بکن. هر جار هنر بویه زمان و چاوی دوربون و ایشن گو پنابر دبینن. یک جوان کسا هنرمند عثمان نصراوات گو ل ولایت ورجینیا دجیج بری 25 سال دف جوالات بردا لی بلد برهمی وید او تشتانا هین دیار دبن جیا خلق و کشین سیاسی جی دبرهمی وید دیار دبن نها عثمان بمرأیه ده برنامه حفترنگ بن. کاک عثمان گلک سپاس بو بشتاری بونات برنامه من. زور سپاس کاک عثمان. خوش حال. سپاس. اجی ولو کیف خوش حال بوم گو متدیت تفیگو ام لجیه کینه لیبلید جبر روشا کرونا مخصكم تدريا سكاي بكن ميفان كاك عثمان دمك دو مدريج تل امريكاي و تكاري هنريج هين بردوام دكي و اف سالا داوي سالا كلكي خراب وراستي سالا كورونا بو هر تشت راحت راوستاندن بوت وكو كسكي هنرمند قلت روجانا متشتت شوبان روجانا تكار ذكر تبرهمك شي ذكر او كورونا شو قصه باندور ذكر بله لراستي دا اوفت او معوي كورونا طبعا بو خلق بشريكي جشتي ناخوشة بلان بو ايما وكو هنرمند اوفت ري كمن كومبانيا كم بلين اوف بوم يعني بابلين بيج بوم هەرێکی باش بوو بۆ من کە توانیم لەو ماوەیەدا کۆمەڵێک کاری هونەری ئەنجام بدەم ئەوە بۆ من شتێکی باش بوو بەڵام فترەکەی ئێمە کەم بوو ڕاستی بڵین مانەوەمان لە ماڵەوە زۆر نەبوو بەڵام لەگەڵ ئەوەشدا جارێککە با بڵین بە شێوەیەکی باشتر هاتمەوە ناو کاری هونەری و فعالیت و چالاکی زۆرتر بوو لە ماڵەوە بەڕاستی و ئێستاش هەر بەردەوامم ڕۆژانە هەندێک کار دەکەم بە تایبەتی لە ڕۆژانی ویکەند لە جومعە شەممە یەکشەممە ئیشم نییە کاری هونەری بەردەوام دەکەم بەڵام کارەکان هەر لە ماڵەوەیە بە بۆنەی ئەو کۆرۆنایەوە ناتوانین پێشانگا بکەینەوە ناتوانین بەشداری چالاکی هونەری بکەین ئەو کێشانەمان هەیە دەنا لە ڕاستیدا کاری هونەریەکان بەردەوامە بەڵێ بله کاک عثمان دمک دو مدرج تل امریکای و بو نزیکی 25 ساله بلکی الامریکا دجی خلق نزانن روشا هنرمندا چایت خوازم هنکی تجبینر مر هنکی روشا کسکی هنرمند د جیانا امریکا د جیانا زور و زحمت د چاوا یجبوت چاوا بو د چاوا کاری بو هر دو عالی جیانی او عالی هنری بردوام بکه دوره با دراستی بۆ یەکەم جار کە من هاتم بۆ ئەمریکا ینی هەروەکو خەڵکی تریش واستم دەکرد کە لێرە مەجال زۆرە یان کات زۆرە بۆ کاری هونەری و هیچ ڕێگرێکت نابێ و ژیان ئاسانە هەموو شتێک بەدڵی ئێمە دەبێت بەڵام لە ڕاستیدا کە کاتێک گەشتی نێرە بەو شتە نەبوو ینی من بە تایبەتی وەکو خۆم باسی خۆم دەکەم من یەک مناڵم هەبوو خێزاندار بووم کاتێک گەشتمە ئەمریکا تەنانەت بە زۆر بە ئەستەمیش توانیم کارێک دۆزمەوە تەنها بۆ ژیانی خۆشم نەک بۆ کاری هونەری هەتاکو با بڵێن ژیان زۆر سەختە لێرە کرێخان و گرانە وەرحاصل هەموو شتەکانی تر پێویستی بە پارەیە پێویستی بەوەیە کە تۆ خۆت هیلاکەی ماندووبی بەس بۆ ئەوەی بژیت ینی بیر لە کاری هونەری ناکەیتەوە لە سەرەتا بەڕاستی بەڵام دواتر دوای ئەوەی کەیشم پێیا کرد و تۆزێ وەزعی ژیانم باشتر بوو کەمکەمە دەمتوانی لە هەفتەیەکە چەند سەعاتێک کاری هونەری بکەم بەو حاڵەشەوە بەشداری هەندێک پێشانگام کرد بەشداری هەندێک چالاکی هونەریم کرد زەختم زۆر لە خۆم کرد شارێکی زۆرم خستە سەر خۆم بۆ ئەوەی کە لە کاری هونەری دوانەکەوم بەردەوام بم لە ژوورێکدا بووم کاری هونەریشم دەکرد لێشی دەخەوتم لێش نانیشمان دەخوارد وەرحاصل هەموو شتێک لە یەک ژووردا بەڕێوە دەچوو بەڕاستی بله کارێتە کاک عوسمان کارێتە بەرهەمێتە دە gelekî rewşa Kurdatê di diyar dibe yanî tê bêjîn til Kurdistanê nav xelkê xwe de yê û çi qise dûrbûna te jî bandor li berhemê te nekiriye
یعنی بابەتێن کارێتە هینجی کورداوگریدایە ئەو چاوە چێ بوویە یعنی گوتو هونەرمەندێکی لە ئەمریکا دژیتت خوازە گۆ بەرهەما خۆشی کەسی ئەمریکیرە پێشکەش بکە و بابەتێن تە هینا بابەتێن ئێ وڵاتە ئەو چاوە تکار هەفتوورە دروست بکە و ئاوا بکە لە ڕاستی من کە هاتم بۆ ئێرە زیاتر ینی کە کاری هونەریم دەکرد زیاتر بۆ کە بتوانم لە ڕێگەی کارە هونەریەکانمەوە با بڵێن ڕەوشی خۆمان وەکو کورد پیشانی خەڵکی ئێرە بدەم ئەوە لە لایەکەوە لە لایەکەشەوە بەڕاستی هەندێک کەس کە دێ بۆ ئێرە زۆرتر بیت وەکو لایەنە بازرگانەکەی بیری لێ دەکاتەوە بۆیە هەوڵ دەدات ئەو کەلتوری کە لێرە هەیە ئەوە وەربگرێت و هەر ئەوە بکات بەڵام من بە پێچوانەوە بەڕاستی بیرم لە لایەنی مادەکەی نەکردەوە بیرم لە لایەنی بازرگانەکەی نەکردەوە ئایا خەڵکی ئەمریکی ئەو شتە قبول دەکەن یان قبوڵی ناکەن دەیکڕن یان نایکڕن من تەنها ئەوانم دەکرد کە خۆم مەبەستم بوو بە تایبەتیش ئەو بابەتی کوردەواری ئەو شتانەی کە لە کوردستان کردومە لێرە شەمان شت بەو شێوەیە ئیشم دەکرد بۆیە هەست دەکەم کارەکان لەلایەن خەڵکی ئەمریکاشەوە باڵێ لەلایەن خەڵک بە شێوەیەکی ئاسایی قبوڵە و حەزیشی لێ دەکەن بەڵام وەکو شتێکی بازرگانی نە ینی ئەوان بخۆ دەزانی حەز بە شتی تر دەکەن بۆی کە بیکڕن بەڵام ئەوە منی دڵخۆش کرد ینی زیاتر کە حەز دەکەن شتەکانی ئێمە ببینن بزان ئێمە چۆنیش دەکەین بابەتەکانی ئێمە چییە ئەوە شتێکی خۆشە بۆ من بلێ ناو ڕەڤەندا کوورد دژی لێدە ژمارەك مەزنج کووردا لە ئەمریکا دژین ئەوژی دەمێک دوم و درێژ لێدەنێ لێ بەلێ li gor şopandinamê çalakiyên hunerî gelekî kêm li vê de çawa dibînî ji bo çi kêm e ew çalakî ji bo çi em komela Kurda yan jî civata Kurdî piştgiriya hunermenda yanî hunermendekî wek te em bêjin wî têx pêş de alîkarîkê bide wekû hunermendekî Kurd jî pêşkêş bike di nav civata Emerîkî de لە ڕاستیدا لێرە زۆرتر مەسەلە کار و ژیانەکە خۆی زۆر سەختە لەبەرەوە خەڵکەکە هەمووی بە شێوەیەکی گشتی بەیش و کاری نانپیاکردنەوە سەرقاڵە ئەوەش ڕێگرێکی زۆرە لە بەردەمی ئێمەدا وەکو کورد وەکو ئەوانەی کە پەناهەندە بووین لێرەین کە دەمانەوێت با بڵێن بە ئارەقی ناوچەوانی خۆمان بژین ڕێی لێگرتوین بەوەی کە بتوانین کۆر و کۆبنەوە بکەین بەوەی کە بتوانین کاری چالاکیەکانمان بە شێوەیەکی کۆمەڵا با بڵێن وەکو گروپ ئیش بکەین نەمانتوانیوە کۆبینەوە هەیان هەر هونەرمەندە و با بڵێن کەوتۆتە ویلایەتێکەوە کەوتۆتە شوێنێکی ترەوە کە تۆزە ئاسان نییە بۆ ئێمە کۆبینەوە بەڵام هەرکەس لە بەرخۆیەوە کاری کردو هەرکەس لە بەرخۆیەوە ئیشی کردو هەرکەسە بە شێوازی خۆیان بە پێی ئەو دەرفەتەی بۆی لواوە توانیوێتی بەشداری لە هەندێک کار و چالاکی هونەریدا بکات لێرە و بەڕاستی لێرە با بڵێن ئەو کەسێک کە مەجالی هەبێ دەرفەتی هەبێ شوێن زۆرە بۆی کە بتوانانی کار و چالاکی خۆت تێدا ئەنجام بدەیت بەڵام بەداخۆ یعنی ئەو دەرفەتە نییە من وەکو خۆم هەفتەی 4 ڕۆژ ئیش دەکەم ڕۆژی 10 سەعات ئیش دەکەم لە بۆ بژێوی ژیانی خۆم دوای ئەوە اینجا 3 ڕۆژ بۆ من دەبێنێتەوە ئەو 3 ڕۆژەش بەشێکی بۆ بازارکردن و کۆمەڵێک شتی خێزانی ئەوەی تر اینجا بۆ کاری هونەری دەمێنێتەوە لەو فترەیە بەڕاستی زۆر ئەستەمە بتوانی پەیوەندێکی باشت هەبێت لەگەڵ هونەرمەندە کوردەکانی تر لە وڵاتەکانی کە یان بتوانی کار و چالاشی بێکەوە ئەنجام دێت تۆزێک کارێکی ئاسان نییە بلێ بابەتێ زۆرم سەر بابەتێن تابلوێتە بەرهەمێتە وەکمە گوت بابەتێن بە کورداو گرید هەیەنی خۆزایە کوردستانی گەلێکی دیار دەبێ و تشتێن سیاسیژی دکارێتە هەنە یعنی تەنەک شەروان ژنێ شەروان تایبەتی ینی دکارێتە چەند تابلێتە و پر بەلا بوونژی ئەوانە باندۆرێ لە کارێتە ناکە ینی هونەرێ دۆختێت بێژن سیاست زۆرە هونەرێ دەبێ ینی دێ دیار دەبێت د چاوە کار بالانسەکێت ناوان تەرەزویەکێت ناو هەردووە چێ بکە گۆ سیاست هونەراتە کێم نەکە ڕاستیە من بۆ خۆم زۆر حەز لە سیاست ناکەم ینی وەکو سیاست زۆر حەزی لێ ناکەم بەڵام هەندێک جار ئەو هەموو هەواڵ و شتە ناخۆشانەی کە دەربارەی میلەتی ئێمە بڵاو دەبێتەوە
ئەو هەموو زەخت و زۆرەی لەلایەن وڵاتانی داگیرکەری کە کوردستانیان داگیر کردووە بڵاو دەبێتەوە. ئەو هەموو کارە ساتانە بەڕاستی تۆ ناتوانی لێ بێدەنگبی، ناتوانی چاوت بنووقێنی، ناتوانی هیچ نەکەیت. بەناچاری بڵێن هەندێک کار دەکەیت کە لەوانەیە بەدڵی خۆشت نەبێت، لەوانەیە حەزیشت لێی نەبێت، بەڵام ناچارت دەگەن. یعنی تۆ هیچ دەسەڵاتێکت نییە. من وەکو خۆم هەر هوەرەکەم هەیە، هەر ئەوەندەیە کە دەتوانم وێنەیەک کێشم و بیخەمە بەردێدی بینەران و خەڵکی کە لە سۆشیال لە ڕێگەی سۆشیال میدیاوە بێ، لە ڕێگەی کارێکی باڵم چالاکیی هوەریەوە بێن. بەڕاستی بۆ ئێمە من خۆم حەز دەکەم تەنها کاری هوەری بکەم و هوەرەکەم پەرە پێ بدەم، بەڵام هەندێک جار فشاری سیاسی یان ئەو هەواڵ و شتە ناخۆشانەی دەربارەی وڵاتی ئێمە، دەربارەی میلەتی ئێمە بڵاو دەبێتەوە، ناچارت دەکات کە بە ناچاری بچیتە ناو کارێکی سیاسیەوە یان بچیتە با بڵێن تابلۆیەک بکەیت کە زۆرتر لایەنی سیاسی هەبێت. بله ده کارێتی وەکی دنێدا یعنی ژبلی شێوەکاریە نیگارکێشی دەدەست بە دیجیتالێ کریە هونەرا دیجیتال کە هونەرێک نویە و ئانا هێدی بەلا دەبێ لێ ناو کورداد هین جیە خۆ نەگرتی تژوان کەسێ گوت تب کارتینە ez carna berhemê bînim tu bela dike دیجیتال çawayîştere hinek nerazîn hinek hunermend dibêjin ew tiştekî sext e yanî ne rast e û hinek jî dibêjin ew hunereke ji bo paşerojî tu kar dike û te berhema jî pê dafirîn tu çawa bîne û ça girêdana te pêv çî bûyî خۆی هوەری دیجیتال با بڵێن وەکو چۆن با بڵێن موادەکانی کە بەکاردێ بۆ کاری ڕەسمکردن وەکو ئەکریلیک ڕەنگی ڕۆنی ڕەنگی ئاوی یان جۆرەکانی فڵچایا جۆرە کانڤاز یا وەرەقەکە ینی ئەوەش بەشێکە لەو موادانە بەشێکە لەوەی کە هونەرمەند دەتوانێت بەکاری بێنێ بۆ کاری هوەری خۆی بەڵام بە ڕێگایکی دروست ینی تۆکو هونەرمەندێک شێوەکار باشتر وایە بە ڕێگایکی دروست ینی وەکو خامێک بەکاری بێنیت نەک با بڵێن نەیکەیتە فێڵکردن هەندێک لە هونەرمەندەکان بۆ نمونە بە جۆرێکی وا ڕسمەکە دەکەن کە هیچ با بڵێن هین ئەزمموی خوانی تێدا نیە یان با بڵێن شارەزایی خوانی تێدا نییە هەندێک لەو تووڵانە بەکاردێنن کە ناتوانن لێوە نە لێ فێر ببن نە لێشەوە بتوان داهێنانێ بکەن یان شتێکی باشتر بکەن من وەکو خۆم تەنها وەکو کاغەز و قەڵەم بەکاری دێنم وەکو بۆیە و ڕنگ و بڵێ خام بەکارێنم کە وێنەیەک بە دیجیتاڵ دەکەم بەڕاستی من ینی ناچم کۆپی و پێستی بکەم ناچم وێنەکە وەکو هین بکەم دێم چۆن لە ڕێگەی ڕسم و لە ڕێگەی زەید یان ئەکریلیک یان قەڵەم و کاغەزەوە وێنە دکێشم بە هەمان شێوە لەسەر ئایپادێک یان لەسەر با بڵێن کۆمپیوتەرەکەم بە هەمان شێوە ئیش دەکەم لەبەرەوە هەست دەکەم من وەکو خۆم چێژی لێ وەردەگرم و هەستیش دەکەم کە زۆرشتی تێدایە کە زۆر نزیکە لە ڕاستیەوە بەڕاستی حساتێکشی تێدا خۆش ji bo paşerojê em bêjin niha hêdî dî jiyan vedgerin normal û te jî gelek berhem hazirkirine planê te ji bo paşerojê hem de aliyê dijital de hem de aliyê şêwekarî nîgarkêşiyê de tu plan heye pêşengehekê li Amerîka li dervî Amerîka yan jî em bêjin di nav grupekî de çi çalakiyekê bike ji bo berhemên xwe بەڵێ ڕاستی نیازم هەیە دوای ئەو وەزعەکە مەسەلەی کۆرۆنا کۆتایی بێ نیازم وایە پێشانگایەک بە ئەو کارانەی کە تا ئێستا ئامادەم کردو پێشانگایەک ئەنجام بدەم لە هەر شوێنێک بێت چ لە واشنگتۆن بێ یان لەو شاری خۆمان بێ یان هەر شوێنێک کە هەڵبکەوێت یا ڕێبکەوێت حەز دەکەم بەڕاستی ئیشەکانم پیشان بدەم وەکو پێشانگایەک لە زانکۆیەک بێ یا لە گەلەرێک بێ لە هەر شوێنێک کە بگونجێ بلێ ez bêjim nihat ji bo karê em bêjin karê hunermendên li Amerîka yanî çend hunermend hene tu girêdan tu planekeyî got bigên hevdû
تایبەتی ev kesê got li derve got bi hevdûr wek çalakiyekê grûpekî tijek ji wan kesayanî got vê deyî û wek te anî ziman jî te got dûrî hevdûne hunermendê me ê li Amerîka dijîn dûrî hevdûne. Ti plan heyî got bigên hevdû ji bo paşerojê em bêjin hem çalakiyên hevbeş bikin hem jî bigên hevdû baş nas bikin û karibin li vê de em bêjin tiştekî ava bikin navendek be yan jî grûpekî ava bikin ji bo hunerê. من زۆر پێم خۆشە و زۆر خۆشحاڵشم زۆر جارش بیرم لێ کردوێتەوە بەڵام لە ڕاستیدا هەنگاوم بۆ نەناوە بۆی کە گروپێکی وا دروست بکەین بەڵام ئەگەر کەسێکیان ئەگەر هەموو هونەرمەندانی کە لەناو ئەمریکا بە تایبەتی لەبەرەوە ئێمە لێرە دەژین ئەگەر بتوانین گروپێک دروست بکەین بێکەوە مای خۆشحاڵیە و لەوانەیە بتوانین کار و چالاکی باشیش بکەین و هەر هیچ نەبێ ساڵی جارێک دووجار پێشانگایەک لە شوێنێک بکەینەوە وەکو گرروپ من زۆر خۆشحاڵم بووە کە ئەگەر شتێکی وا هەبێ یان بەڕێز جەناب دەگەر پێست یان هەر کەسێکی تر من حەز دەکەم زۆر بەێ gelek spas ji bo beşdarîbûna te bernamê û serkeftinê dixwazim di her du beşên karê te de yê dîjîtal û yê nîgarkêşiyê jî serkeftî be. زۆر سپاس کاکخمانەوە بۆ جاری دووهەمە زۆر سپاس دەکەم و خۆشحاڵم کە هونەرمەندان بەسەر دەکەنەوە زۆر سپاسان دەکەین خۆشحاڵم سپاس بۆ بینەرەکانیش